ئێمڕۆ سەعات کۆمسیۆنی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە هەموو لایەنەکان پێگات بوو هاتن سەردانیان کردین بۆ ئەوەی کە زیاتر لە نزیکەوە ئاگایان لە وەزع و ئەو شتانی کە پێشمەرگە هەیەوانەی کە دیا ئێستا مەشاکیلی تایە و جێبەجێ نەکراوە ئێمەش هەمومان ئەو شتانی کە زەرور بوو لەگەڵ برادەرەکانی خۆمان هەیئەتی فەرماندەیی لەگەڵیان دانیشتین و هەموو ئەو شتانی کە زەرور بوو بۆ ئەوە حاڵ ئەوەی ئێستا ئەوی لە ڕابردووە کە جێبەجێ نەکرا و قسەمان لەگەڵاکردن و هەموو ماخسە بەدەستیان بڕیاریشە راپۆرتێکی تەفسیلتریان بینێ بۆ ئەی کە ئیشی لەسەر بکەن هیوادارم هاتنەکەیان مای خێر بێ و بتوانین ئەو کەم و کوڕیانی کە هەمانە و ئەو شتانەی کامانە لەگەڵیانە جێبەجێ بکەن و ئەوانش لە شوێنی خۆیان ئیشی لەسەر بکەن هاتنەکەیان بۆ ئەو شتانە بوو ئێمەش هەموو مشارەکەمان کرد لەگەڵیانە و قسەکانمان پێوتون و تەمە ناکەین ئیشەکان بەڕێوە بچێت.